And we're making a decision as to what we do with respect to the horrible attack. دوایی ئەوەی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەڕەشەی ئەنجامدانی هێرشی سەربازی دژی ڕژێمی سووریا کرد و ڕایگەیاند موشەکە زیرەکەکانی ئەمریکا بەرەو دیمەشق بەڕێوەن. ئەمڕۆ لە تویتێکدا ئاماژەی بەوە کردووە کاتی ئەنجامدانی هێرشەکان دیار نییە. ترامپ باسی لەوەش کردووە کە ڕەنگە هێرشەکان لە ماوەیەکی زۆر نزیکدا ڕوو بدەن و بە پێچەوانەشەوە ڕەنگە و هێرشانە هیچ کات ڕوو نەدەن. بەمەش ناوبراو پاشەکشەی لە لێدوانەکانی پێشووی کردووە. لە کاردانەوەی لێدوانەکانی ترامپدا مۆسکۆ داوای لە واشنتۆن کردووە هەنگاوێک ناوێت دۆخی سووریا ئاڵۆزتر بکات. لەو بارەیەوە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ڕووسیا ڕایگەیاندووە کەناڵەکانی پەیوەندی وڵاتەکەی لەگەڵ ئەمریکادا نەخراون و هەردوو لادەیانەوێت بە دوور بن لە پێکدادانی سەربازی نێوانیان لە سووریا. لای خۆیەوە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا نیگەرانی دەربڕیوە لەوەی سووریا دەبێتە گۆڕەپانی یەکلایکردنەوەی ململانەی نێودەوڵەتیەکان. ئاماژە بەوەش دەکات سەبارەت بەو پرسا قسەی لەگەڵ دۆناڵد ترامپ کردووە و دواتریش قسە لەگەڵ ڤلادیمیر پۆتین دەکات. هاوکات تێرێزا مای سەرۆکوەزیرانی بەریتانیا پێی وایە نابێت هێرشە کیمیایەکەی دۆما بە ئاسانی بەسەر ڕژێمی سووریادا تێپەڕ ببێت. لەو بارەوە داوای کۆبوونەوەی لە حکوومەتی وڵاتەکەی کردووە بۆ تاوتێکردنی چۆنیەتی وەڵامدانەوەی هێرشەکە. لەلایەکی دیکەوە ئیمانوێل ماکرۆن سەرۆککۆماری فەڕەنسا ئاشکرای کرد بەڵگەیان لەبەردەستە کە دەسێلمێنێت لە سووریا چەکی کیمیایی بەکارهاتووە. وتیشی وڵاتەکەی ڕێگەنادات گرژیەکانی ناوچەکە تەشەنە بستێنن. ئاماژەی بۆشدا کە پێویستە ئامادەکاری بکرێت بۆ قۆناغی ڕاگوزەری سیاسی بۆ سیستەمێکی ئازاد کە نوێنەراتی هەموو پێکاتەکانی سووریا بکات. Das, was wir aus den Vereinigten Staaten von Amerika und aus Frankreich hören, لای خۆشیەوە ئەنجێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا ڕەتی کردە وڵاتەکەی بەشداری لێدانی ڕژێمی سووریا بکات. وتیشی دەرکەوت کە سووریا پێشتر چەکە کۆکوژیەکانی لەناو نەبردووە. هاوکات وەزیری دەرەوەی ئەڵمانیاش ڕایگەیاند هیچ داوایەکیان لە واشنتۆن و پاریسەوە بۆ بەشداریکردن لە هێرشی سەربازی بۆ سەر ڕژێمی سووریا پێنەگەیشتووە. سووریا دوای 7 ساڵ لە ململانەی ناوخۆی و دەسوەردانی وڵاتانی ناوچەکە و جیهان لە ئێستادا بەرەو داهاتوویەکی ناڕوون دەڕوات و دوور نییە ببێتە گۆڕەپانی یەکلایکردنەوەی کێشە نێودەوڵەتیەکان بە تایبەت لە نێوان ئەمریکا و ڕووسیادا.